سڵاوتان لێبێ خۆشەویستان، جارێکی تریش لە کۆڤید-19 بە ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. زانیاری تازەتان دەدەینێت لەسەر ئەم ڤاکسینەی کە ماوەیەکە هەموو ڕاگەیاندن و تەنانەت هاوڵاتیان و خەڵکی هەموو جیهانی پێوە سەرقاڵ کراوە. ئایا ئەم ڤاکسینەی کە ئێستا بە ڕێژەی ١٩٠ لە ڕووی کاریگەریەوە سەلمێنراوە کە کاریگەری هەیە چۆن بەردەست دەبێت؟ یان ئەگەر پرسیارێکی سەرەتایی تر بکەین، ڤاکسین ڕۆڵی چییە لە کۆنتترۆلکردنی پەتاکاندا، بە تایبەتی پەتایەکی و کۆمەی ئێستا کە کۆڕۆنای نوێ و هەموو دنیا شڵەژاوە بەدەستیەوە، هەموو جۆرە یاسایەکی ژیان و سیستمەکانی ژیانی تێکداوە. ئایا ئەم ڤاکسینە دەتوانێت ئەوەی کە لە ماوەی 8 مانگ یان 9 مانگ کۆڕۆنای نوێ کردی بتوانێت بە ماوەیەکی کەمتر بتوانێت تۆڵەی بکاتەوە، بارودۆخەکە و خۆی لێ بکاتەوە، هەموو کەس بە ئازادی سەفەرکە، بە ئازادی بچنە دەرەوە. ئایا ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە لە ماوەیەکی تر ئەم ماسکانە لەسەر دەم و چاو هەڵبگیرێ و ونی بکە؟ هەموو ئەم پرسیارانە پرسیاری ئاسایین، بەڵام باگراوندی زانستی زۆریان هەیە. پێویستە کەسانێک قسەی لەسەر بکەن کە لەم بارەیەوە شارەزاییان هەیە، کەسانێک کە بتوانن شی بکەنەوە بناغەی دروستکردنی ڤاکسین چییە، شێوازی ئیشکردنی ڤاکسین چییە، چۆن ڤاکسین وا دەکا کە من پارێزراو بم یان تۆ پارێزراوبی کە تووشی ئەم پەتایە نەبیتەوە و نەبینە هۆی ئەوەی گواستنەوەی زیاتر و نەبێتە هۆی ئەوەی ئەم پەتایە ئازیز و خۆشەویستی زیاترمان لێبستێنێ. چونکە بەڕاستی ئەم ڤایرەسە ئەوەی کە زۆر شت و زۆر کەس پێیان نەکرا کردوێتی، ئەویش بەداخەوە ئێمەی مرۆڤ بەکارهێنێ بۆ ئەوەی مرۆڤی تر و خۆشەویستی تر پێی لە ناوچن، ئەویش بەوەی ئەوەی کاتێک کە تووشی یەکێکە بێ دەگوازرێتەوە بۆ کەسانی تر. کە ئەم زانیاریە دڵنیام هەمووتان گوێتان لێ بۆ و چەندین جاریش لە زۆر سەکۆی میدیایی دووبارە کراوەتەوە. بەڵام با ئێستا ئێمە میوانەکانی ئەم شەوتان پێ بناسیێنم کە ئەوان دەتوانن لەسەر ئەم ڤاکسینە قسە بکەن. یەکێکیان دکتۆر کۆچەرە کە ئەو پزیشکی دەرمانسازە لێرە لەگەڵمانە. دکتۆر گیان بەخێر بێ، سەر و سەرچاو ئەزێتمان ناوی لەسەر ئەو پرسیارانە جواب بدەینەوە. هەروەها دکتۆر جەگەریشمان لەگەڵ دەبێت لە ئەمریکاوە، ئەویش کەسێکە چەندین جار لە کۆڤید-19 ئێوە بینیوتانە، لەم بەرنامە بینیوتانە، زانیاری زۆر ورد و باشمان هەمیشە دەداتێ، وەکو چۆن بڵێ نزیکە لە ڕاوڕەوە زانستیەکەی کە لە وڵاتێکی گەورەی پێشکەوتی وەکو ئەمریکا ئەو لەوێ پزیشکە لە یەکێک لە زانکۆ بەناوبانگەکانە و لە هەمان کاتدا پزیشکێکە و لە زانکۆشدا پرۆفیسۆری یاری دەدەرە، تا ئەو کاتێ ئامادە دەبێت لە ڕێگەی سکایپۆ ئێمە لەگەڵیان گفتوگۆکەمان دەکەین. بەڵام بابینە سەر پرسیارە سادە و ساکار و ئاساییەکە. دکتۆر گیان، ڤاکسین چییە و چۆن ئیشەکە؟ دەست خۆش دکتۆر. طبعاً پێش ئەوەی باسی ئەوە بکەم کە ڤاکسین چییە، بە شێوەیەکی سادە بۆ ئەوی لای هاوڵاتیان ڕوون بێ، ڤاکسین بۆ چارەسەرکردنی کۆرۆنا بەکار نایەت، بەڵکو بۆ ڕێگریکردن لە توشبوون بە کۆرۆنا بەکاردێت. ڤاکسین چۆن بەرهەم دەهێنرێت؟ چەندین ڕێگا هەیە بۆ بەرهێنانی ڤاکسین، بەڵام ئەوەی کە زۆر ڕوونە بۆ ئەوی بە سادەی بۆ هاوڵاتیان باسی بکەین، پرۆسەی بەرهەمهێنانی ڤاکسین بە سوودوەرگرتن لە خودی ڤایرەسەکە ڤاکسینەکە بەرهەم دێت. ڕەنگە بەشێک لە ڤایرەسەکە یاخود ڤایرەسەکە لاواز بکرێت، یاخود سوود لەو ژەهرە وەربگرێت کە ڤایرەسەکە دەری دەدات پرۆسەی بەرهەمهێنانی ڤایرەسەکە بەرهەم بێت. بەڵام ئەمە پرۆسەی پارچێک لە ڤایرەسەکە لێنەوە یان ڤایرەسەکە دەێنین، یان لاوازی دەکەن، یان بەشێک لە ڤایرەسەکە، یان ئەو ژەهرەی کە ڤایرەسەکە دەری دەدات سوود لەمانە وەردەگرن بۆ بەرهەمهێنانی ڤایرەسەکە، تەبعاً بە ڕێگای چەندین پرۆسەی ئالۆزی تاقیگەیی. ئەمە وەکو لایەنە تاقیگەیەکەی. دوای ئەوە پرۆسەیەکی تر هەیە کە زۆر گرنگە، ئەوش پرۆسەی بەکارهێنانی لەسەر کەسانی خۆبەخش ڤۆڵەنتیرەکان. بەڕاستی ئەوە زۆر گرنگە، چونکە سەرەتا لە هەموو پرۆسەیەکی بەرهەمهێنانی ڤاکسین سەرەتا لەسەر چەندین لە کەمتر لەسەر 100 کەس بەکاردێت، واتە دەیان کەس. پاشان دەچینە قۆناغێشتر، قۆناغی سەدان کەس، واتە کەمتر لە 1000 کەس، ڕەنگ بێ 200 کەس بێ 500 یا 600 کەس. دوای ئەوە دەچینە قۆناغێکی زۆر زیاتر کە قۆناغی سێمی پێ دەڵێن، ئەوەی ئێستا دواتر باسی دەکەین، گەیشتونێتەوە قۆناغە، ئەویش قۆناغی هەزاران خۆبەخش. بۆچی ئێمە ڕەنگە زۆر خەڵک بپرسێ بۆ وا دواکەوت ئەم جیهانە مەسەرەن ئاوا پێشکەوتون و مەسەرەن لە هەموو تەکنۆلۆژیایەک بۆ لە ڤاکسینەکە دواکەوتین؟ لەبەرەوەی پرۆسەی بەرهەمهێنانی ڤاکسین خۆی پێویستی بکاتە، یعنی زۆر جار هەنگاوی زۆر باش دەبڕین دکتۆر، دەگەینە بۆ نمونە دەگەینە قۆناغی نزیک لە بەرهەمهێنان دەگەڕێنەوە قۆناغی سفر، چونکە دەبێت ئێمە دوای ئەوە کە دەیت بەکاری دێنین لەسەر ئەو خەڵکە خۆبەخشە دوو نەتیجە با بڵێن چاودێری دەکرێت. یەکێکیان ئیفیکەیسی، واتە کاریگەری ڤاکسینەکە کە تا چەند ڕێگری دەکات لە توشبوون بە کۆڤید. دومیان سەیفتی، واتە تا چەند
سەلامەتە بۆ کەسەکە توش هیچ کاریگەریەکی لاوەشی ناکات ئەوەی کە تا ئێستا ڕوونە ئەو ڤاکسینێکی ئێستا دۆزراوەتەوە خۆشبەختانە لە ڕووی ئیفیکەیسی واتە لە ڕووی کاریگەریەوە تقریبا تەواو گەیشتنە بەرگریەکی باش دروستەکە هەر کەسێکە وەریگرت تقریبا هەموو داتایەکان هەموو ئەو زانیارانێک کە ڕیکۆرد کراون و با بڵێن کۆکراونەتەوە لە ڕووی ئەوەی کە لە ڕووی کاریگەریەوە تەواو فعالە و ئیشی خۆی دەکات بەڵام لە ڕووی سەیفتی واتە لە ڕووی سەلامەتیەوە تا ئێستا هەردوو کۆمپانیا بەناوبانگەکە کۆمپانیای بایۆنتێک واتە بایۆ فارماسیوتیکەل نیو تەکنۆلۆژی لەگەڵ فایزەر پێویستیان بە زانیاری زیاترە پێویستیان بە کاتێکی زیاتر و زانیاری زیاتر بۆ ئەوی بگەن بەوەی کە فعلەن لە ڕووی سەیفتیەوەش واتە لە ڕووی سەلامەتیەوەش تەندروستە بەڵام تا ئێستا لەسەر 33,000 خۆبەخش بەکاریان هێناوە لەم 33,000 نزیکی 40,000یان دۆزی واتە جورعی دووەمیشیان وەرگرتووە خۆشبەختانە نەتیجەی زۆر باشی هەبووە وا چاوەڕوان دەکرێت لێرە بۆ کۆتایی ساڵ 50 میلیۆن ڤاکسین بەرهەم بێت ینی لە ساڵی 2020 بەڵێ زۆر باشە ئێستا شتێک باسکرا طبعاً لەوانەیە ئەگەر پەتای کۆڕۆنا نەهات باە زۆربەی زۆرینەی هاوڵاتیان و تەنانەت لە سێکتەری تەندروستیشدا کە وشەی ڤاکسین ئەوەندە بەکار ناتێت لەوانەیە چۆن لە بیتایەت ئەگەر سێرچێکت کردا لە گوگڵت بپرسی باە بدوت باە چەند جار کەلیمەی کۆڕۆنا بەکار هاتووە بە ملیارە هاجار ئێستا ئەو ڤاکسینە بووە بە وێردی سەرزمان وەکو خەڵکێک وەکو مرۆڤایەتی هەمووی وەکو هیوایەک تەماشایەکە بەڵام کۆمپانیە ئەو دوو کۆمپانیە کە ناوت هێنا دەڵێ 190 ینی ئەو ڕێژێش ئەگەر زانیاریەکمان بیتێ لەسەری بەڵێ 190 لە ڕووی بەرهەمهێنان یان مەسەن لە 190 سەلمێنرا کە باشە خۆی تا ئێستا دکتۆر هەست دوو کێشەمان هەیە دوو کێشەمان لە بەردەمە کێشە یەکەمیان تا ئێستا 100% نەسەلمێنراوە کە بەکار بێت ئەوە کێشە یەکەمیانە کە من پێم وایە قۆناغی تەواوی بڕیوە دەگەینە ئەو قۆناغی کە فعلەن وەکو ڤاکسین لە FDA ئەمریکی با بڵێن ئەترافی پێ بکرێت کە بۆ خەڵک بەکار بێت بەڵام کێشەی دووەمیان خەڵی ئینتاجی واتە ساڵانە ئێمە دەتوانین چەند بەرهەم بێنین هەردوو کۆمپانیا ئەوەش ئەتوانین ئەبێ قسەی لەسەر بکەین من شوێنەکەم تۆزە لە ستودیو ئەوە ئەبێت جاربار ئاڕۆمەوە بۆ ئەو سلایدانی کە لێرێ چونکە بە باشی نایبینم بەڵام پێ دوایە ئەمەی کە ئێستا هەیە ینی بە کورتی هیوایەکە بۆ مرۆڤایەتی کە هیوایەکی زۆر باش هەیە هیچ نەبێ ئەگەر 100% کۆنتترۆل نەکا ڕێژەی سەدانۆهات بچووکی دەکاتەوە ئەم نەخۆشیە لە جیهان زۆر باشە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ وەختێک کۆڕۆنا کۆنتترۆل دەکرێت کە 170 خەڵک پێکوتە وەردەگرن باشە دکتۆر کۆسەر ئەمە کارێکی ئاسانە 170 خۆی لێرە دوو کێشەی گەورە هەیە لە هەموو ساڵی 2020 ئەو کۆمپانیای فایزەر و بایۆنتێکی ئەڵمانی فایزەری ئەمریکی خۆیان ئیعلانی ئەویان کردووە کە لە ساڵی 2020 کۆی 2020 توانای بەرهەمهێنانی 1 ملیار و 300 میلیۆن جورعی ڤاکسین هەیە بۆ 7 ملیار و 600 میلیۆن دانیشتوی جیهان ئێمە ئەگەر بەگوێرەی ئەو داتایانەی کە بەڕێز دێستا خسۆ لە WHO واتە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەگەر لە ڕووی زانستیەوە پێویستیمان بەوە بێ کە 170 خەڵک بەکاری بێنێت واتە پێویستیمان بە ڕێژەیەکە کە ڕەنگە 5 خەڵک ینی بەلایانی کەمەوە بێ 4 میلیار و 5 میلیار کەواتە لەوە دوو ڕێگامان لە بەردەمە یان دەبێ ئەم دوو کۆمپانیایە سوود لە کۆمپانیای تر وەربگرن بۆ ئەوی خەڵی ئینتاجیان واتە بەرهەمهێنان زیاتر بکەن ئەم 170 توش بووەکانی ژەگرێتەوە یان ئیلا ئەوانەی کە پێکوتە ئەوانەی کە پێکوتە ئەوانەی کە پێکوتە باوەی ڤاکسینەکە پێویستی بە دوو جار پێکوتان هەیە یان یەک جار نییە دوو دۆز دەبێ وەرگێت ئەمە جگە لە پرۆسی بینە سەر پرۆسی چۆنیەتی دابشکردن و چۆنیەتی خەزنکردین و چەندین پلە لە ژێر پلە زۆر باشە ئێستا ئەوانە لەسەر تەفاسیلی خودی ڤایرۆسەکەش قسە دەکەین باشە لێرە دەمانوێت چەند ڕاستیەک بخینە ڕوو لەسەر بڵین ڤاکسین بە شێوەیەکی گشتی کە تۆ ئێستا هەموویت باس کرد ئەو ترۆپکی ڤایرۆسە ئەوانی کە لە دەوروبەری ڤایرۆسەکەن و ئەوەش مادە بۆ هێڵە بۆ ماوەی کە mRNA ئەوانێت هەموو باس کرد کە پێویستە پارچەیەکی لێوەربگرێ ینی پارچەیەک لەو سپایکە سۆرانەوە ئەوە لێکردنەوەی ئاسانی دکتۆر ئەوە خۆی ئەو کۆمپانیا ئەڵمانیا بایۆفارماسیوتیکەل نیو تەکنۆلۆژی خۆی کاری ئەوەیەکە تەکنۆلۆژیای تازە دەدۆزێتەوە بۆ بەرهەمهێنانی دەرمان و ڤاکسین یەکێک لەو تەکنۆلۆژیای تازانەی کە بۆ کۆڤید 19 دۆزیوێتەوە لە ڕێگەی تەکنۆلۆژیای mRNA توانی بگاتە بەرهەمهێنانی ڤاکسین طبعاً بە هاوکاری شەریکەی فایزەری ئەمریکی خۆشبەختانە وەکو لەوێنەکە دیارە لە هەر ئەو mRNA ئەو با بڵێن
ئەوەی وەکو ئەو دەزوە زەردەکەی کە هاتوتە لەوەدا ئیستفادە لێ دەکەن بۆ ئەوی بەرهەمی بێنن پارچەیەک لەوە وەرەگرن بەڵێ بەشێک لەوە وەردەگرن یعنی وەکو ئەوەیە تۆ هەمان ڤایرەسەکە بدەی بە نەخۆشەکە بەڵام بە جورعەیەکی کەمتر بە لاوازکراوی یا بە شێوەیە کە تەسیری لێنەکە هانی خانەکانی بەرگری بدا بۆ ئەوەی بیناسێتەوە ئەم جارە بە هەناسە چۆژگرۆ لی بە زۆر باشە بە سلایدێکی تریش ببینین ئەو سەتانەوەتەکە بکەم پرسیار ئەڵێ بۆ هەر ڤاکسینێک پێویستە 190 ڕێژەی سەرکەوتن باش و پێویستە ینی ئەمەی کە فایزەر و بایۆنتیکیش ئاماژیان پێکرد کە ئێمە سەتانەوەتەکەی خۆمان بەدەست هێنەوە باشە و لەسەر 30,000 کەس تەبعاً ژمارەیەکی یەکجار هیچ کێشەیەکیان هیچ کێشەیەک نییە ژمارەیەکی یەکجار زۆرە هەموو داتاکان وەکو باسم کرد تۆمان کرد جیاوازیش وەکو ئێ من گوێم لەبوو دەڵێ تەنانەت لە ڕەنگی پێست لە تەمەن لە شێوازە تایبەتەکان دووجانی لە هەموو جۆرە کەسێک و پێی دەڵێن مەڵتی سنتەر ینی لە هەموو بۆ نمونە لە چەند شارێکی جیاواز لە چەند کەسایەتێکی جیاواز لە مرۆڤی جیاواز ئەوانەی بەرگریان بەهێزە ئەوەی بەرگری لاوازە جگەلەوە ئەم کۆمپانیایەکی زۆر با بڵێن خاوەن تەکنۆلۆژیای زۆر بەهێزە ئەو پرۆسەی بەرهەمێنانەکەی خۆی پێی دەڵێن ئۆڵ ئین هاوس واتە بە سوود وەرگرتن لە هیچ کۆمپانیایشتر ئەو پرۆسەی نەکردووە هەموو پرۆسەکە لە ناو خودی خۆی بووە کە ئەمەش بەڕاستی خۆشبەختانە دڵنیاییمان پێدەدا کە هەموو پرۆسەکان 100% جێبەجێ کراوە چکە زۆربەی ئەو کۆمپانیانەی کە سوود لە کۆمپانیایشتر وەردەگرن لە یەکێک لە خاڵەکان زۆر جار دڵنیانین لەو خاڵە بەڵام خۆشبەختانە ئەم کۆمپانیای پێ دەڵێن ئۆڵ ئین هاوس واتە هەموو ستێپەکان هەموو خطوەکان هەر خۆی بە ئەنجامی گەیاندەوە بۆیە دڵنیایە لە نەتیجەکەی تەنها ماوە لەسەر سەلامەتیەکەی ئەویش بە تێپەڕبوونی کات لەوەش دڵنیا دەبینەوە کەی ئەکەوێتە بەردەست تەسەور دەکرێت لە نهایەتی ئەو مانگەوە یان ناوەڕاستی مانگی 12 بکەوێتە بەردەست ئەو 5 میلیۆن پێکوتەیە و 5 میلیۆن ژەمە لەگەڵ ئەو ملیار و 300 میلیۆنی کە لە 2021 ئامادە دەبێت شێوازی دابشکردنەکەی چۆنە بێ و کێوەریەگرێ ئەوانە حەزم لێو پرسیارە لێکم بەڵام با یەکەم جار لەگەڵ دکتۆر جەگەریش با دکتۆر جەگەریش پێ بناسێنم هەرچەندە پێویستی بە ناسین نییە دکتۆر جەگەر عەرەبوتەنی نارون عەلە العەلەم دکتۆر جەگەر جاسم پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی جۆنز هۆپکینز دکتۆر گیانم کاتەوە باش زۆر سپاس دکتۆر هەیە سڵاو بوو سڵاو بێوانێتە و سڵاو بۆ ستافی کارێ پرۆگرامی کوڤید 19 هەر بخێر و خۆشی بن زۆر سپاس دکتۆر گیان دکتۆر لەسەر ڤاکسینە نوێیەکە قسەمان بۆ کە جارێ هەر وەکو سەرەتایەک یەکسەر بەێ ڕاستی ڤاکسین کە فکرا دەست پێکی ئەس ببێژم یعنی ڤاکسین gelekî giringe çimkî bûme diyar bûye ku rêka yekaneye em bişên wasteyî vaksînê gehîne bergiriya komê em bizanin ku bergiriya komê dîtin du rêkan pête cehbecêkirin rêka ekî ew e ku tu ji mareka mezina xelkî tûşke vayrosî lê diyar bîtin ku ev çende dibîte eger hindê ku milyûneha kesan giyanê xweş dest bidin rêkeka diya ew e ku tu vaksînê bide ji mareka geleka mezin ji akînciyên cîhanê û bîte eger hindê ku bergerî bû çê bibîtin dijî vayrosî ev şêweyekî giştî em zanîn vaksîn zorê giring e û rêka êkaneye ku em bişên kontrola petayê koronayê bikin demên wî da lê ev vaksînê hatiye e'lankirin berî heftiyekê ji layê şerîka Pfizer Emerîkî ve û herwasa şerîka BioNTech ya Almanî ve rastî cihê emelekî baş e û emelekî baş diteme û hindek pêşbînî baş hene ku bîte eger hindê ku kontrol bête kirin ser petayê korona lê hindek xalet giringê tey mirvêt ez dima xuya kirin hindek xalet erêniyê tey û hindek xalet dijî tey ku em lê hişyar bibîn xalet erênî meselen ev vaksînê hatiye taqîkirin ser 43,000 kesan 43,000 ev kesin kar dikin buarê tuêjînên zanistî re zanin ku qebarê sampilê zorê giring e û 43,000 rastî ji mareka geleka baş e xaleka dî ya hatiye taqîkirin ser mirovan curên an texu cînên yên cura û cur ji regezên cura û cur ev jî diyar ketin ku meselen ev vaksînê heger yê karêger bîtin dê karêger bîtin ser kesên spî û yên reş û yên Asyawî û heta dîmahiye xaleka dî el gûr datayên yên veher du kompaniya ev karêgeriya vaksînê pitereş 90 sadê û herwasan ziyan jî kêmin
ام زين هر فاكسينه که دو لایانتین لایان کاریگریه هی کچند فعاله ولایانه که دی هی کچند بزیانه بیتن هندک کس روزه که دروجه تاج بچه ببیتن لشیشانه بچه ببیتن لديار بيتنكو برا بتري يعني باشنو وش مشكله مصن بوتشنا بنو شو مزعفره خطر تدانينا راسيا بهمي جهه تفاؤلك يا بوما امزور اوبتيمستيك انكو الفاكسينا دي شتن كنترول كات اللي دي سانجي عندي خالديه زورت جيرن كان فيا بيت امجبيرنا كان خلايك اوكم الفاكسينا راستي دكتور جاگر حەزم لێ لەسەر ئەو خاڵانە زیاترەکەین بەڵام ئەمە جارێ بە لە خەبەر خۆشەکەی بمێنینەوە و دەزانم ینی دکتۆر لەگەڵ دکتۆر کۆچەریش پێش بێنە ناو بەرنامەکە دەزانین ینی ئەم ڤاکسینە هەروە وەکو معمەلێکی ئارد نییە یەکسەر هەمووی بخاتە ناو فەردەوە و بە ئاسانی بڵاو بێتەوە بە هەموو دنیاە عوائقی لە پێشە دوایە هەمووی لەسەری قسە دەکەین بەس دەتهێنەوە جارێ سەر سەرۆکی پێشووی یان سەرۆکی ئێستا و ماوەی کۆتایی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو پاش ئەوەی کە ئەنجامەکانی هەڵبژاردن ڕاگەیاندراوە کە وتیان جۆ بایدن بردیەوە لەو هەڵبژاردنە تویتێکی کردووە دەڵێ ئەو ڤاکسینە پێشتر دەرچوو بوو حازر کرابوو بە زویستیان بۆی زەرەر لە من بدەن ئەنجا ئێستا بڵاویان کردەوە خەڵکی ئەمریکا باوەڕی بەم قسەیە هەیە؟ بله راستی اولا خلايك هشتا فاكسين نهاتيا داري خستن يعني نهاتيا بلاف كرن امزالن كو اف داتا هاتينا اعلان كرن داتا دسبيك يبونا و فيا بيتن اف فاكسين بشينجي بيتا بسن كرنش لا اف دي اي فك واجنسيه كامريكيه اجبو بسن كرنا درمانان واف بروسيساج طبعا شندين ستيبن ديدا ستيب هيا بجني ادفايزري كوميتي يعني كوميتا يا راويشكار اف دي اي دیار کردن که داتا این و شرکت فایزر یا بایونتک درستن یا نه داتا این چکرنا واکسینی درستن یا نه داتا این کارینا واکسینی سر مروفان انکو کلینیکال ترایل درستن یا نه بشینگی دچیتا الجهه کی دی انجی دیپارتمنت کی دی اف دی ای دا کو او دیپارتمنت دیار کردن که اف واکسینه دی چه هتا دا باشکرن و دی اولویه بو کی بیتن دی اسبقیه بو کی بیتن بشينجيش نيكا دشتا ديبارتمنت كيدي ديبارتمنت السي كود رابطن دابشكرنا فاكسيني سر امريكا اجا جبر هندي اس بيجم فاكسين هشتنات اعلان كرن لي اف داتا تعطينا قلتن داتا دسبيكر سرطاينا لي راسي توقيت وان بوتشي فان شركه فيدا ميدا اعلان كرياكو فاكسين وان دي كوداي هتن وجهاش يقون ديمويه قنا غاسيه بيتن عندك بيتن مسجة كسياسية ده بيتن أمناشن بيشان دي صد إكلاكين حتى كتب بريخوب دي الولايات نيويورك يا أمريكي كو جفرنر بارتا ديمقراطش بارتا جو بايدن قلت يا مبخو بواري فاكسينينا أجر أم بخول نيويورك نجربينينو وتاقينا كينو وأم تأكيدنا كين كو فعلا يبي زيانة ويكاري جرا زور باشا دست خوش كواتم أما برسيارك مجبورين بيكين لەبەرەوەی ئەم پەتایە خۆشت باش دەزانی و لەسەر زۆربەی شانە و سیاسیەکان کرا بۆ وەرەقەیەکی باش و بزنس و ئەو شێوازەی کە باسی لێوە دەکرا و تەنانەت هەندێک جار پەیامی سیاسی زۆر ناڕێکیشی لێ بەرجەسە دەبوو کە بەداخەوە هەمومان بینیمان و کوردستانیش لێی بێبەش نەبوو. دکتۆر کۆچەر لەسەر ئەوە قسەمانە کرد بە ئەجارێ بزانم لێرە چیاندانە ئەوەی کە باسمان کرد 2020 50 ملیۆن 2021 1.3 ملیار ئەو ژمارەیە کە ئێستا دکتۆر جەگەریش بە سەرەتایی ئاماژەی پێکرد خۆی بە پێی یاسای پەتازانی یان بڵین بە پێی یاسایە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی کاری لەسەر دەکا و هەموو سەنتەرە تایبەتمەندە توێژینەوە زانستیە پزیشکیە ئیتر ئەوەی کە هەتا ئاخیری لەسەر ئەوە کۆکن ئەمە چۆن دابەشەکرێ بۆ نمونە ئێستا هاوڵاتیەکی خۆمان دەڵێ ئەنجا خۆی دنیا 7 ملیار کەسە ئێمەی هەرێمێکی فەقیر وا حکوومەتی ناوەندی حاضر نییە مەعاشمان بۆ بنێرێ لەو 50 ملیۆنە چی بە ئێمە ئەبڕێ ئایا مەسەرەن لە هەواڵەکان گوێمان لێبێ فلان وڵات ئەوەندە پارەی خەوانوە بۆ ئەو شتە فلان وڵات لە ئێستاوە داوای لە فایزەر کردووە خۆی شێوازی دابشکردنی ڤاکسین چۆنە خۆی ڤاکسین شێوازی دابشکردنی ڤاکسین
هەرجگە لەم ڤاکسینە ئەگەر بەگشتی باسیکەین کاگریکتۆر ڤاکسین خۆی حکوومەتەکان بەرپرسن لەسەر دابشکردنی کەرتی تایبەت کەمتر تەداخلی دابشکردنی ڤاکسین دەکات ڕاستەوخۆ هەموو حکوومەتەکان واتە هەموو وڵاتەکان پابەند دەبن بەکڕینی ئەو ڤاکسینانە جگە لە هی کۆڤید پێشتریش هەروە بووە وەکو دەوڵەت دەیکڕن و داباشی دەکەن لەسەر هاوڵاتیان ئەگەر بێت و باسی ئەم ژمارەیە بکەین ئێمە لەمڕۆوە حسابی بۆ بکەین تا کۆتایی 2021 نزیکەی ملیارێک و 350 میلیۆن جورعە لە ڤاکسین دەتوانرێت بەرهەم بهێنرێت بە تاکید ئەم ڕێژەیە بەشی هەموو هاوڵاتیانی زیان ناکات بەشێکی کەمیان دەکات بۆیە ئەوەی کە WHO هەتا کۆمپانیەکانش خۆیان لە سەری کۆکن ئەوەیە کە سەرەتا تەنها دەدرێت بەو کەسانەی کە پێویستن واتە بە شێوەیەشتر بەڕوونتر قسە بکەم دەدرێت بە هەموو وڵاتانی جیهان هەر وڵاتێک بەشی خۆی دەبێت بۆ نمونە هەرێمی کوردستان بەشی خۆی دەبێت عێراق بەشی خۆی دەبێت تورکیا هەموو وڵاتانی جیهان بەڵام بەشێکی کەمی پێدەدرێت تەنها بۆ ئەو هاوڵاتیانەی کە پێویستیان پێ بۆ نمونە سەرەتا دەدرێت بەو هاوڵاتیانەی بەو کارمەندانەی کە لە سنتەرەکانی بەرهەمێنانی ڤاکسین کار دەکەن بۆ نمونە لە ئەڵمانیا لە ئەمریکا لە سویسرا لە هەر وڵاتێک دواتر دەدرێت بەو سنتەرانەی بەو کارمەندانەی کە لە سنتەرەکانی چارەسەرکردنی کۆرۆنا کار دەکەن یا ئەو کارمەند و هاوڵاتی و نەخۆشانەی کە لە نەخۆشخانەکان یان ئەو کارمەندانەی کە لە فڕۆکەخانەکان کار دەکەن واتە بەگشتی تەرکیز دەکرێتە سەر ئەو هاوڵاتیانەی کە زۆرترین بەرکەوتیان هەیە لەگەڵ کۆڤید 19 بە تاکید ئەو ڕێژەیە بەشی ئەو هاوڵاتیان دەکات کە لەو بوارە کار دەکەن ئینجا دوای ئەوە کە خەتی ئینتاجی ئەو ڤاکسینە زیاد دەکرێت یا بە سوود وەرگرتن لە کۆمپانیای تر یا هەرخۆیان خەتی ئینتاجی زیاد دەکەن ئینجا دێنە سەر هاوڵاتی ئاسایی هاوڵاتی ئاسایی سوودمەند دەبێت بۆ هەر کەسێکیش لەوانی کە ناوت هێنا ئەبێت دوو شۆت دەبێت دوو ژەم دەبێ وەربگرێت تەبعاً پرۆسەی دابشکردنەکەش پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە دەبێت چەندین پلە لە ژێر پلەی سەفر بێت پێویستی با بڵێن ئەجهیزە و بە شێوازی نەقلکردنی تایبەت دەبێت ئەو کاتە کۆمپانیەکە تەبعاً تعلیماتی زیاتر دەدات یعنی پرۆسەیەکی ئەوەندە ئاسان نییە بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەش من خۆم شخصی خۆم زۆر گەشتبینم لەوەی کە کۆتایی 2021 یا با بڵێن ناوەڕاستی 22 ئێمە سەدانەوەت بەسەر نەجاتمان دەبێت لەم پەتایە ئینشاءڵ دەست خۆش بێت دکتۆر کۆسە دکتۆر جەگەر لەوەی کە ئەو کەسانەی ڤاکسین وەردەگرن لەگەڵ ئەو کەسانی کە توش بوون ئەچنە ناو یەک ڕێژەوە دەربارەی ئەوانەی کە تۆ لە سەرەتاوە ئاماژەت پێکرد یانەوە تا دەبێت هێرد ئیمونیتیەکە هەبێ هەموو توش بن کە ئەمە شتێکی ئەخلاقی و زۆر علمی نییە یان ئەوە تا ئەبێ بە ڤاکسین توانی خەڵکێکی زۆر ئەم پەتای وەرگێ ئایا ئەوانی کە تا ئێستا لە جیهاندا توش بوون ئەچنە ناو بازنەی ئەو 170 کە بە ڤاکسین دروستە بێت يعني قصدته افكسن توش وكادي فاكسيني ورجيرن يانا نه مەبەستم بۆ نمونە ئێستا لە دنیا 20 میلیۆن کەس تووشی کۆڕۆنای بوو کاتێک با بڵین ئێستا خۆی لە ڕاستێکی لە زیاتر لە 50 میلیۆن توش بوو با بڵین 50 میلیۆن توش بووە ئەو 50 میلیۆن کەسە ئەچێتە ئەو ڕێژەیەوە کە بڵین ئێمە دەبێت 170 هەموو جیهان ڤایرەسەکە وەربگرێ بەهۆی پێکوتەوە یعنی بۆ نمونە بڵین مادام وایە ئەمە پێویستمان پێ 150 تر ڤاکسینەکە وەربگرن بەڵێ ڕاستی تحديدا هەندێک کارێکی ڤاکسینی وەرگریتن من تدیف دەوڵەتێ يعني جیهان هەر دەوڵەتێکی ڕێنمایەت خۆ هەبن ئەمریکا دە هەمی کەس ڤاکسینی وەرگرن چه بەری هەنگی کۆرۆنا هات بێتێ یان نەهات بێتێ و مثلا نوکەل ئەمریکا نزیکی 11 میلیۆن کەسان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە ئەوژی دەچنە گەلوان کەسان ئەوێندێ طبعا هيك ما بنصاخ الجلوان وكي صابن عند الجلوان وتخيبن افيد فاكسيني ورجرن اولويات بوابتن افيد كارماندين تندروستي دي سبيكي ورجرن باش ينجي افكسن در عمر دي ورجرن باش ينجي دي تدباش كيرن تخندين ين جواكي امريكي سنسم كامن برسبا جواب بسيرات دا يانا بس بله دست خوش بكواته يعني او انا ناسنا اوريجيو او حسب او جواب بو كورم قرت و پرسیارەکەی تریش ئەوەیە تۆ کەس لەوانت بینیوە کە ڤاکسینەکەیان وەرگرتو ینی هیچ لە خەستەخانە یان لە جامیعە یان تێست کرابێت ینی کە مەسەلەن کەسێک لەو خۆبەخشانە بوو بێتن یان ئەو کەسانی کە خۆبەخشن نابێت ناویان بهێریان کەس نازانێت چێن نخير ديار كرينا وتنا ديتن وتنا تاقي كرين جالك سنترين امريكي كشو سنترين مايا لأس نشم شو تفاصيل بيجن
دەستخۆش ینی ئەو کەسێک کە ڤاکسینەکەی وەرگرتەوە بە شێوی خۆبەخش لە سوۆسیال میدیاگەی خۆی ڕستمێکی نەگرتەوە بڵێ من وەرم گرتەوە نەخێر ئەvە چێرا بیتن و نابێژە دکتۆر سوشال میدیا چ پێزانینە سەر چ نەخۆشە بێژن بەڵاو بکەن. بەڵێ دەستخۆش بێ سپاس بۆ ئەوە تەعاانەوە سەراحەتەکە ئەوش ئێمەش احترامی ئەو ڕاستی و بڵین شێوازە زانستی دەگرین بە ئەکیدی لەسەر دەرەجەی حرارەتەکەی قسەمان کرد دکتۆر کۆچەر وتی ژمارەیەکی زۆر لە بن سفری سیلیزی واتە نزیکە بێتەوە لە 50 و لە ماینەس 50 ماینەس 60 ئەوە هۆکارێک نییە بۆ ئەوەی کەوا لێ بکال گواستنەوە ئەم ڤاکسینە لە بینی وڵاتان ئاسان نەبێت ئەس دەبێژم ئەفخوالێت نەرێنی ئەوێت من دەفەرمون نەرێنیەکانمان پێ بڵێن ئەیکشوان ئەوە ڕاستی کۆلد چین بێژنێ یان تقنیەکە خاص پێت بێتن بۆ تەزاندن و جەمداندنا یا ڤاکسینان پلن گەرمەیەن زۆرت نزمدا بێژنە ئەلترا لو temperatures طبعا ديف الشركه يا فايزر فيا بيتم فاكسينوان بهت باراستن بلا جرميه دا كنت جهيت ناقص حفتي ماينس حفتي حتى ماينس حشي راسي افشان دي بيتا ارشك جلك امازون چونكي جلك ولاتن ين باشماي ولاتن لاواز نشن في تقنيه كاربينن حتى الامريكا جيت وحسب ك مايو كلينيك ايكيش باشترين سنتر الامريكيه راستي سنتر ايكي انو كي امريكا بو بجن جارة سرية نخوشيان هر وصلن سر استجيهاني ايكيش باشترين سنترانا بريدرو جان مايو كلينيك قوتيا يا امريكي مينيسوتا قوتيا حتى انو كما او تقنيا نينا كوان بشن في فاكسيني باريزين تبلن جرميا ماينس حفتي وماينس حشتي دا ئەvە بووە ئەگەر هەندێک و چەندین شەریکی دین و کەڕابوونە کۆمپانیەن دیڕابوونە منافەسێتکەن و هەڤڕێکیتکەن ji بۆ çêkirina هەندێک ئامîrên nî ji بۆ parastina vaksînan pilên germeyên zûret nizemda û dîsa ev jî hindek ku bêjin milmilaneka munafeseka ya ticarî jî peyda kiriye ji ber hindê rastî vî mawzuî gelek ez bêjim yani gelek teşaübatê te gelek خطوط الدين تدهي جالك هيلن دين تدهي لا بس هيلت زانستينا هيلت تجاريه تدهي هيلت سياسيه تدهي لو جبت ام جالك هشيار بين بري ام زور كيف خب كيف بخينو هروصن بشواكي خيالي ام توقعات تخوب بينه وام كنت بيجن فول سنس اوف سكيورتي داينا خلكي كو خلكي باش راس بكانو باش ينجي ام نشن ديفوان كنت بيجن وعوده والدفوان بيمانا جهبينو هروصن خلكي خو بيرازي بكين هيك شوان خالا ما قلتي اوكو بلان جرمينا خالا كديا جرينك اوكو حتى انو كي اف داتا هاتينا بلاف كيرنش شلاي كومباني فنا هاتينا دوبات كيرن شلايان كنت بيجن بيلايندا كنت جهات محايده وطبعا امريكا جهات محايد بتا اف دي اي لورا في بيتن ام بشكل خو بجرين و باشي ام مزينيه كم مظن دينا خلكي هيك فعلا مديتي كاريجيروي بزيانه وافرج نوت الصدي راستي جهه جومانيا چونكي نوت الصدي بيتن معناه ام شيم برجيريا كومي بيدا كاين لافيت ام جبيرنا كان ديسان افكاسن بجدار بن كلينيكال ترايل دا كنت تاخيرنن نجداري دا فرقنش ريال وورد انكو جيهانا درستو خلكن جرفي كنت بيجن يت ليكولينان چونکه بیتن افکسن کو بجدار بن لیکولینان دا آستوان زانستی باشتر بیتن جبر هنده بیتن اف نوت صدی نه همی واکسین بی احتمال افکس پیگر جی بن ماسکان برکرنا ماسکان و برنماین خودیر کرنه لورد بیتن احتمال 40 صدی اش في ريجا ما قلت نوت صدي احتمال 40 صدي او بيتن کو افكس بجن روشن بيرترن و بتر بابندن بريماين تندرستي ونهميش بالفاكسين يبتنا بيتن جبرند بيتن اجي بينا مثلا جهه كي شرط نافينا كي خلكي بيجرنا بيتن افرج يا كاريريه ويا فعاليته كي انتر بيتن شنوط الصدي وديسا احتمال فاكسين بتاجر هندك وخلكي اجا بيش خلاص نوت صدي از دي باجبم وتوشنبم وبيجريه دي بريماين تندرستينا كده لواني او سطاديش يعني هربو هندي هشت بيتو ونيا هرسند لواني تو رجاكت بيكم بي او سطادي بو او بيت كمثلا وكتو تتكسك هي خوي بارزغاري لخوي كردو ماسكي بس تو ولوانشا
بێنیشانەش بوو بێ وانە ئەوەش هەر احتیمالی هەر هەیە یان ئەن ئەوان بەردەوام پشکنینیان هەر لە بۆ کراوە لا بردوام بشكلين هربوا كريه طبعا وديسا جي افي هشتا دوتين دسبيكينا وتانو كيمتر سطح حالتان توشي فيروس كورونا بونا شوان افين ستادي دا كما قلت افكاسن دراسات دا بشلوسي هزار كاس بونا ديسا افكاسن داخلي ستاديات بن او كاسن ابت برابتري روشن بريكا باش يا تندرستي هاي وبشيوية مستمر تنا كنترول كرن وتنا فحص كرن وتنا متابعة كرن للجهانا درس دا ريال وورلد دا افشاندانينا چونكي تريدا كاسا كيو باش نكتو نوصل كره تشلي هيتن وهل وصل فيها بت افكاسا بيجير بتن چونكي دو جرعات تداين دو جرعات دنت خلال مانكي كده خلال هيفا كده از بخو مثلا وكيل ليكولار از دو جورن ليكولينات كام جولك باش كلينيكال ترايل كوام يعني تاقي كرنا درمانا نسر مروان الصورة كدي بين الريال وورلد داتا يعني داتا جهاني درستن راسي از بينهم داتا جهاني وام بشتي ام درمانا دينا خلكي وام بلافكين زور جوازن قالك جرات قال داتا ما دم استاديه دا ودم دراسات دا دەست خۆش بێ دکتۆر جەگەر دکتۆر کۆچەر بەئەگەر لەو بوارەی کە تۆ پسپۆڕێتی تێدا هەیە کە بواری دەرمان سازیە گواستنەوەی ئەم ڤاکسینە بەو پلەگەرمیەی کە ئێستا لەگەڵ دکتۆر جەگەر و پێشتریش لەگەڵ تۆ باسمان کرد بەرپرسیارەتی خودی کۆمپانیاکەیە یاوە خود بەرپرسیارەتی ئەو کەسەیە کە ڤاکسینەکەی لێ دەکڕێیان لێی وەردە خۆی بە تاکید خودی کۆمپانیاکە دەبێت ئینستراکشن و تعلیمات بۆ ئەمە دەربکات و دەبێت هاوکار بێت لە گواستنەوەی ڤاکسینەکە چونکە بەڕاستی ئێمە نەک تەنها عێراق و کوردستان زۆربەی زۆری وڵاتەکان وەکو دکتۆر باسی کرد تەنانەت لە ئەمریکاش ڕەنگە تووشی کێشەی گواستنەوە بنەوە بەو ڕێژە زۆرەی ژێر پلەی سەدی ینی ناقص هەفتە کاک دکتۆر ئێستا کلینیک پێین ئێستا ئێمە لە کوردستان ئەو دەرمانانەی کە 2 بۆ 8 ینی ناقص 2 بۆ ناقص 8 ناقص 2 بۆ ناواتە 2 دەرەجە لە ژێر سفر زۆر تووشی کێشەی گواستنەوە دەبێت بەداخەوە اینجا تۆ گەر ناقص هەفتە بە تاکید پێویستیمان بە تەکنۆلۆژیایەک دەبێت کە لەلایەن خودی کۆمپانیایەکەوە هاوکار بن بۆ ئەو وڵاتانەی کە دابەشی دەکەن ڕەنگ بێت کۆمپانیای تایبەت بە گواستنەوەی کەلوپەل یا گواستنەوەی دەرمان یان هێڵەکانی فڕۆکەوانی توانن بەشدار فڕۆکەی تایبەت ئامادە بکەن لە هاوکاریکردنی ئەم فایزەر و بایۆنتێک بۆ ئەوەی ڤاکسینەکە بە ئاسانترین شێوە بگات بە هەموو جیهان پێدوانیە وەکو ڕەیەک نازانم تۆش لەگەڵ ئەوە ینی کۆمپانیای بەرهەمهێن بڵین فایزەر و بایۆنتێک پێکەوە زوو بڵین عقد لەگەڵ ئەو کۆمپانیانە بکەن کە بتوانن ساردکەرەوەی ئەوها بەرهەم بێنن و تەنانەت دەبێت لە وڵاتی کە ئەمەش بەداخەوە ئەمەش یەکێکە لە کێشەکانی ترکە لەوانەیە ئەو هەموو ساردکەرە و ئەو هەموو سیستمە بە ئەها بە سەریعی بۆ هەموو دنیا دکتۆر بەرهەمێنانی ڤاکسینەکە و با بڵین ستۆرج خەزنکردنی و نەقلیشی گواستنەوەی هەموو یەک پاکێجە خۆی تەنها پرۆسەکە بەوە کۆتایی نایە کە بەرهەم هات بەڕاستی پرۆسەی خەزنکردن و گواستنەوەی ئەویش بەشێکە لە بەرهەمێنانەکە کۆمپانیای فایزەر و بایۆنتێک بە تاکید ئەوەش بەشێک دەبێت لە خەمی ئەوان خۆیان بەڕاستەوخۆ هاوکاری وڵاتەکان بکەن لە گواستنەوە لەسەر خەت بن لەگەڵ کۆمپانیەکانی گواستنەوە ئینتەرناشنەڵەکان بۆ ئەوی بتوانن ئەم دەرمانە پاشانیش کە دێ زوو یەکسەر بڵاو بکرێت جگەلەوە بەڕاستی کێشەیە تریش کە دوای ئەوەی بۆ منە گەیشت بە کوردستان ئەو کەمیەی کە ئێمە وەکو هەرێمی کوردستان گەیشت بە ئێمە بە تاکید دەبێت سوود لە سنتەرەکان با بڵێن بنکە تەندروستیەکان یان چەند شوێنێک وەربگرین بۆ ناکرێت و هەمووی لەیەک شوێن بە تاکید لەوێشەوە پێویستیمان بە تەکنۆلۆژیاک دەبێت پێویستیمان بە هاوکاریەکی دەرەوە دەبێت بۆ گواستنەوە و گەیاندنی بە خەڵک بەشکم ئینشاڵڵا زستانەکە سارد بێ ئەگەرمانجیەک بێ باشە ئینشاڵڵا باشە دکتۆر کۆچەر ئەی بەنیسبەت ئەم ڤاکسینەی کە فایزەر و بایۆنتیک باسییان لێوە کرد و سەتان وهات تقریباً ینی ڕووناکی لەسەر ڤاکسینەکانی تر نەما هەرچەندە کۆمپانیا ینی مەسەرەن ڤاکسینی سپۆتنی ڕووسی دەڵێ ئێمە ئەفیکەیسیمان لە 92 زیاترە ئەخباری ئەوانە چییە ئەوانە لێمە قۆناغی سێمان بڕیەوە یان شوێنەکانی تر دەنجیان نەما خۆی دکتۆر لەبەرچی شوێنەکانی تر دەنجی نەما زۆر پرسیارەکە زۆر لە جێ خۆیەتی چونکە چەندین بە سەدان کۆمپانیا لە جیهان خەریکی دۆزینەوەی ئەم ڤاکسینە بەڵام بۆچی ئەو ڤاکسینەی بایۆنتێک و فایزەر زۆر بووە باس و بەڕاستی ئێستا وەکو دەڵێ بەس ئەو ماوە باز بکرێت لەبەرەوەی ئەوان گەیشتون بە ڕێژەی 33,000 خۆبەخش بەکاراتەوە لەسەر 33,000 نەتیجەشی هەبووە یعنی بەڕاستی ئەوە
قسەکەی تۆ ئەوەیە کەسی تر نەیکردو ئەو دەرە ئەو ژمارە نەک ئێستا ڕەنگە ساڵێک تریژ نەگەن بەم قۆناغە چکە قۆناغێکی زۆریان بڕیوە ئەوانش ئەوەشت بیر نەچێ خۆی ئەوانە زیاتر لە 8 مانگە خەریکن تا گەیشتونەتە ئەو قۆناغە ینی 43,000 خۆبەخش کەواتە تقریبان پرۆسەکە تەواو بووە تەنها ماوە دابش بکرێ و بگەێنرێت بە ئەو کەسانەی کە بەکاری دێنن بەڕاستی چکە ڕێژەیەک یەکجار زۆرە ینی لە ڕووی پرۆسی بەرەمێنانی ڤاکسینەوە ئەم ڕێژەیە ینی تەواوە بۆ ئەوەی بڕیاری لەسەر بدرێت کە فعلەن وەکو ڤاکسین لە FDA کێشەکەیان چیە ئەوان بۆ لەسەر ئەوەندە خەڵکە تاقینەکە خەڵکیان دەست ناکەوێت ئەوان خۆی پرۆسەیەکی ئالۆزە ینی زۆر جار وەکو باسم کرد لە 10 کەسەوە یا لە 50 کەسەوە دەست پێ دەکەی لە چەند سەد کەسێکەوە بۆ ئەوی چاودێری کاریگەری لاوەچەکانی بکەی زۆر جار ئیستیرجاع دەکەی لە دەبینی کاریگەریکی لاوەکی دروست دەبێت کەسێک تووشی کۆڤید ببێت ینی خوانە خواسە خۆ بەخشەکە ڕێگەی بەرەمێنانی ڤاکسینەکەەوە بۆیە ئیستیرجاع دەکەن لە قەرارەکانیان دێنەوە خاڵی سفر ینی دووبارە لەسەر چەند سەد کەسێک بە ئەوە شوبهاندوە نییە بە وەکو زارومارم شوبهان ینی ڕەنگە دەگەیە خاڵی پێش خاڵی کۆتایی دەگەیەوە خاڵی سەرەتا بەڕاستی ڕێک پرۆسی بەرەمێنانی ڤاکسین بەو شێوەیە ینی تەشبیه نەبێت لەبەرەوە زۆربەی زۆری ئەو کۆمپانیایانە گەڕاونەتەوە خاڵی سەرەتا بەڵام خۆشبەختانە ئەم دوو کۆمپانیایە هەنگاوی زۆر گەوریان بڕیوە من خۆم بەڕاستی دڵ خۆش و متەفائلیم ینی گەژۆر باشە من ئەو گەشتبینیتم زۆر پێخۆشە بەڵام حتمما لە کۆتاییەکە ئەبێ ینی گرێدراوی پەیامێکی تریشی بکەین کە ئەویش هێشتا خۆپارێزیەکەی با لە دکتۆر جەگەر پرسیارێک بکەینەوە نازام دکتۆر جەگەر گوێت لێمە لەگەڵمان ماوی لە بەڵێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست عادەتێک هەیە ناتوانانی ینی مەسەلەن ئینکاری لێ بکەی و خۆشت خەڵکی ئەو ناوچەی و هەرێمی کوردستانی و بە شێوەیەکی گشتی کاکە ئەم ڤاکسینە هاتە دەرەوە وڵات نەما لەم ناوچەیە نەڵێ ئەوەی دۆزیەوە خەڵکی وڵاتی من نییە یەک گوتی تورکە یەک گوتی کووردە حتا لە ناو مەزهەبەکان وردیان کردەوە ئەمە عەلەویە ئەمە ئەوێ بە شێوەیەکی گشتی و تۆزێکیش لایەنگیری تۆش و دڵخۆشی تۆژە بینم کە لە بەرەوەی کۆمپانی ئەمریکەکەیە کە ئەوەی بەرهەمهێناوە هیچ زانیاریەکە هەیە لەسەر خودی زانایەکان فعلەن یان ئەوانە دائیمەن ئەو نوع پرۆسەیە شخص بەتەنیا ڕۆڵ نابینێ ینی تیمە ئیشەکە دەکات بڵێ ڕاستی خەڵێکە گەلێکە گرنگی ئەس بینم خو ئەف ڤاکسینە دەستپێکی طبعا فکرەیە هەی فکرە شەریکێک ئەلمانی بووە ئەف کەسن پێڕۆ بوون دوو کەس بوونە کو ئەسڵێوان ڕۆژهەڵاتە ناوینە ئەس نابژم چ دەوڵەتە چونکی ئەو حسێب بکەن ئەلمانی یعنی کە تو زۆر بکەی ئەو خود گەژ نەخوام ئەلمانینە ئەو خو ئەلمانن لێ بڕۆری شارێتوانی ڕۆژهەڵاتە ناوین ئەو پشتێنگی ئەف کەسە ڕابوونە و زەڵامەکە پیاوەکە و ژنکەویە یعنی هەرژینەویە ئەف فکرە دەرەخستیە و دەستپێکی ڕابوونە دەرەخستنە بن mRNA کو نوعێکی مۆلیکولێکە جزئیەکە تێتە بکارئێنان ji bo handana xanên leşê mirovî ji bo çêkirina spike protein ev protînên rexên virusî fikra wan bûye û rastî ev curê vaksînan ku bin mRNA vaksîn zor nîne mêjuwa zanistên pizîşkî de piştînkî wan ew fikre daye şerîka Pfizer û şerîka Pfizer piştînkî ev fikre tebennî kiriye û بکارئێنایە وەک بژن ئەساسێک وەک بناغەک ji bo stadiya wan ji bo vakolîna wan بەڵێ کەواتە ینی قسەکەی تۆ من زۆر بە واقعی ئەوان خۆیان بە ئەڵمانی دەناسێنن پێویست ناکات کەس تەنسیبی بکات بۆ خۆی و لەوانشە من بەداخەوە ئەو پرسیارە دەڵێم ئەو قسەیە دەکەم نازم دکتۆر کۆچەر دکتۆر جەگەر ئەنگۆ تا چەند لەگەڵم دەبن لەوانەیە ئەو کەسەی کە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو بوارەی بۆ نەڕەخسابایە لە ئەگەر لە وڵاتەکەی خۆشیدا بووایە بیتوانی با بگاتە ئەو ئاستە پێدوانە ئەکید سەد یعنی ئەس نابینم ئەس بژم جزئێکی شوێ دکتۆر هەست ما احترامی ئەس کەسێکی کوردم و شەنازی کوردینی خود بم و دڵنیاشم لە کوردپەروەری و لە نەتەوەی بوونی خۆت لە نووسینەکان تا لە سوشیال میدیا باشە زانم لۆیە کەس ینی ئێمە باسی شتێکی زانستی بەحتەکەین بالضبط يعني از كردم واس شنازي كردينيا خود بم لأسبينم يعني جزء كيش في فكرة أول كون بيجن مثلا في عالم أصلي كردة أنجي في بيت كرد بيت أنجي تركيا أنجي علوية أنجي سنية أنجي شيعية بس بيجن جزء كيش أول وكان بحكينا فلسفة جيانا ما كان شرخين شوي لراستي
ام وك جلن روشالاتنا فين چندين اخفاقات بورينا وما چندين نكسا ورگرتينا جبرندي وكي دافعك معنويه بوما يعني وكي بالدرك يا بوما كو ام كو بيجن كيف خوب بينينو ام بيجن خلقي كي هشتا امجي ميدان دماينا وامجي هاريكاريكي بو خلقي كي بو مروفايتي بيشكيشت كان اگر مرام بي اف بيت راستي درسته زور جوانا و باشتر كو مسجن هاريكاريه ومسجن زانستي ام ويت هنري وزانستي ويت كلتوري ويت روشنبري ام بلاف كن جهانه نكو مسجن ان توندراوي اللي دي صاجي نبي اگر هندكو ام بشواكي عنصري بكاربينين دجي يكدو بله سورس باز دكتور جگر دكتور كوچر لسر شاشه پرسیارێک هەیە دەڵێ ئیتر دەستبەرداری ماسکە بین بە ئەو ڤاکسینە بە هیچ شێوێک ماسک لەگەڵمان دەبێت تا ئەو ڕۆژێک کە زۆرترین وەکو ئەوەی باسمان کرد تا ئەو ڕۆژێک کە 170 خەڵک وەکو WHO بەڕسمی ئاماژەی پێداوە تا ئەو کاتێک کە 170 خەڵک توانی سوودمەند بێت لەم ڤاکسینە دەتوانین بڵێن تا ڕادەیەک دەستبەرداری ماسک بین بەڵام بۆ ئێستا دەبێت تونتر بین لە بەکارهێنانی ماسک چکە لە بیرمان نەچێت دکتۆر هەست ئێستا شەپۆلێکی زۆر ترسناک یعنی خۆمان ئاگادارین لە ئەوروپا و تەنانەت لە لای خۆمان لە کوردستان یعنی شەپۆلێکی زۆر ترسناک هەر ئەوروپا دەرگای بەسەر خۆی داخستۆ یعنی هەموو شوێنەکانی کەم کردوتەوە لەبەر ئەوە ئێستا ئێمە تەنها هەواڵی ئەوەمان هەیە کە ڤاکسینەکە بێت لەبەرەوە ئێمە نابێت بەم هەواڵەوە هەڵبخەڵەتین بۆ ئەوەی کە ماسک نەکەین یان بۆ تێکەڵاوی بکەین لەگەڵ خەڵک نەخێت دەبێت زیاتر تون بین لەسەر ڕێنماییەکان بۆ ئەوەی بەڕاستی پرۆسەی بەرهەمێنانەکەش هاوکارمان بێت یعنی مەگەر خەڵکێکی زۆر توش بووین ئەو کاتە ڤاکسینەکەش بگاتە کوردستان ئێمە دەبێتە دوو ئیش بۆمان لەلایەک دەبێت خەریکی چارەسەرکردنی ئەو خەڵکە بین کە تووشی کۆڤید بوون لەلایەکتر دەبێت دابەشکردنی ڤاکسین بۆ ئەو خەڵکی کە توش نەبوون بۆیە بەڕاستی پرۆسەیەکی ئاڵۆز دەبێت بەڕای من دەبێت خەڵک بەم هەواڵەی دۆزینەوەی ڤاکسینی کۆڤید 19 دەبێت زیاتر تەشجیع بن بۆ ئەوەی کە ماسک ببەسن بۆی لە یەکتر دوور بن بۆی پابندی ڕێنماییەکان بۆ ئەو ڕۆژەش ببینن کە بۆ ئەو ڕۆژەش ببینن دەرێ ئەوانە و بەنیسبەت بە تەمەنەکانیش یعنی بەداخۆ لەگەڵ سەر هەڵدانی ئەم پەتایە حەزم لێ دکتۆر جەگەر تۆش لەوە لەگەڵمان نەبی لەگەڵ سەر هەڵدانی ئەم پەتایە هەر باس لەوە دەکرا کە ئەگەر مەسەلەن بە تەمەن ئەبێ ئاگامان لێبێ و پارێزگاریان بکەین و نێیان دەینێ و پاشان لە ڕیزبەندی دابشکردنی ڤاکسینەکە ئایا شتێکی جیهانی هەیە مەسەلەن بە تەمەنەکان لە ڕیزی چەندەمێت لە پاش پزیشکەکان دکتۆر بە تەمەنەکان ئەولەوێتیان پێ دەدرێت بەڵام بەڕاستی بەداخەوە لە کوردستان زۆر جار لە سۆشیال میدیا و لە ئیعلام شتی دوور لە ڕاستی بڵاو دەکرێتەوە یان ئێستا من زۆر لە ناو خەڵک گوێم لێ دەبێت دەڵێن ئەم ڤاکسینە زۆر خەڵک هەیە بەڕاستی دەڵێ من ئەم ڤاکسینە دەریش بچێت بەکاری ناهێنم زۆر کەس هەیە دەڵێ پێی دەمرم یعنی هیوادارم خەڵک گوێ لە سەرچاوی زانستی بگرێ بەڕاستی گوێ لە وتانە بگرێت کە لە خودی کۆمپانیەکە یا لە FDA یا لە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەردەچێت بە هیچ شێوێک من وای نابینیم ینی زۆر لە هاوڵاتیان وا تێگەیشتون کە ئەگەر ئەو ڤاکسینە بەکاربێنم بە پێچەوانەوە ئەم ڤاکسینە ئینشاءڵڵا کە گەیشتین ئەو ڕۆژێک کە بەرەم هات بە پێچەوانە ڕێگر دەبێت لە توش بوون بەڵام بۆ ئەو پرسیارێکە کردت بە تەمەنەکان یاخۆ خەڵکیتر بە تەئکید ئەولەوێت دەبێت ینی کۆمپانیەکە خۆی ڕێنمایی ئەوە دادەنێت کە ئەولەوێت بدرێت بەشێ وەکو باسمان کرد وەکو عامی خەڵک سەرتا بە کارمەندانی تەندروستی وەکو دکتۆریش باسی کرد دەدرێت بە کارمەندانی تەندروستی بەڵام لە ڕووی تەمەن و ئەوانەوە ئیتر ئەو کۆمپانیەکە خۆی ئەو تعلیماتە دادەنێت بە تاکید بە تەمەنەکان دەبێت ئەولەوێتیان پێ بدرێت یا ئەوانەی دووجیانن یا ئەوانەی بە تەمەنن یان ئەوانەی کە نەخۆشی تریان هەیە چونکە ئەوان زیاتر معڕەزن بۆی کە بارودۆخیان بەرەو ترسناکتر بڕوات وەک لەوەی کە کەسێکی گەنج بێ و تەندروست بێت بە تاکید ئەوە دەبێت ئەولەوێت بەوام بدرێت لە هەموو حکوومەتەکانی تیان دەست خۆش بێ دکتۆر جەگەر فایزەر و بایۆنتیک بە تەمان هەر خۆیان ڤاکسینەکە دروست بکەن یان هۆکۆی تۆ زانیاری هەبێ ئەتوانن کۆمپانیای تریش هاوکار بن منەوە پرسیارم پێش بەرنامە لە دکتۆر کۆچەر کرد جوابەکەی وەزانم ستا بە بینەرانی ژەڵین بەس حەزم لێ بزانم ڕێی تۆش و زانیاری تۆ لەسەرەوەچی بله طبعا اف فاكسينه هات يشكلن شلاي هر دو شركه شركه الماني بايونتك وشركه امريكي فايزر ديف بيزانيت ما شركه دي بشكل دريت انا كريا ووقت درت يعني مثلا هيك حتى بسم كرنش اف دي اي فا وصلا اجنسيه اوروبيه دي هيتا باتنت كرن يعني انت براءه اختراع شيء بدن بو فان هاردو كومبانيا امريكي وكومبانيا الماني والبيتن بشي هنجي بشي كان صار مثلا امريكا بشي 15 صالان فان كومبانيا حقيقيه كومبانيا امريكي ما فيكو
حقوق تشيكرنا يا درمانا كبتتا كومبانيين دي لأس نظام كأوروبا شاوي راسي بتبيجم لتانو كام الظانكو احتكار كريا في فاكسيناج بو هردو كومبانيين ألمانية أمريكي وبأجر هندش يكونوا كسهمتوان حتى البورصة جدا جالك بها كتينو أفكسن خضان هزرا تشيكرنا فاكسينيكو ألمانينا باش كما قلتي بونا ملياردير نوكا لوقت برسلك كرت بو بسيرة جانبتي أس نابينم تشي كومبانيين دي دەستێ هەبیتن و بەشداری کرد بیتن چێکردنە ڤاکسینیدا کامژێکێکە لەو هۆکارانی لەوانەیە هێواشی بکەوە دکتۆر دکتۆر باسی کرد پەیوەندی بە لایەنی ئیکۆنۆمیش هەیە بەڕاستی ینی ئێمە ئەومان لەبیر نەچێت کە لایەنی بازرگانیش ڕۆڵی هەیە ئەم دوو کۆمپانیایە بە ملیۆنان دلار چەندین ملیۆن دلار لە دۆزینەوەی ئەمە سەرف دەکەن هەرخۆی بە قانونی جیهانی حەقی ئەوانە پارێزراو دەبێت تا 15 ساڵ بە ژێوەرەی ڕێنمایەکانی ئەمریکا لە ئەوروپا 10 ساڵە هەندێک جار لەوێش 15 ساڵە تا 15 ساڵ هیچ کۆمپانیایشتر بۆی نییە ئەم تەکنۆلۆژیایە بەکاربێنێت لە بەرهمێنانی ئەم ڤاکسینە بەڵام دوای 15 ساڵ اینجا کۆمپانیایتر دەتوانێت بەکاربێنێت بە تەکید جگە لەو دوو کۆمپانیای تر من پێم وایە لەگەڵیان بەشدار نابێت لەبەر لایەنە اقتصادیەکەی چونکە بیرمان نەچێت بەڕاستی لایەنی اقتصادی مهمە ئەوانە ینی بیر لە لایەنە ئیکۆنۆمیەکەش دەکەنەوە کە قازانجێکی زۆر بکەن لەم بوارە بە تاکید نایدەن بە کۆمپانی وڵای ئەمە مشکلەمان نیە با قازانجکەن بەس با تۆزە سەریعکەن و تۆزە خەڵکیکەش وەریگرێوە راستی لأمريكا ديبارتمنتك خاص هيا وكي بشكل خاص هياش FDA بجني اوبريشن راب سبيد قلت يا نكوان تقريبا بترش 5 مليون جرعة ين في فاكسيني كريناش كومبانيين فايزر وبايونتك وهرقفا FDA اجنسية امريكي جرين لايت دا يعني موافقة دا وبسند كيركو يباشا دي ما 24 ساعة دا باش كان سر امريكا باش دکتۆر جەگەر وەکو پەیامی کۆتایی وەکو پرسیاری کۆتایی وەکو کەسێک کە پسپۆڕیەکەت بە تازانیە دکتۆر کۆچەر گەشتبینە دەڵێت لە ناوەڕاستی 22 یان هیچ نەبێت کۆتایی 21 ئەم ڤاکسینە و ئەم تەتەورە تەواو تەنگ بە کۆڕۆنا هەڵدەچنێ و بچووکی دەکاتەوە ڕای تۆ چییە وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو پزیشکێکی پسپۆڕ لە بواری پەتازانیت يعني كاريكينجي فاكسيناشيتن عند كاريتن برجريا كومي بيلاكتن و يعني چارەنووسی کۆڕۆنا بە چی دەگات دوای ئەم ڤاکسینە ینی پێ دوایە کەی کۆڕۆنا پێی بڵین وەکو ئەمریکەکان خۆڵێ تەواو ئیتس ئۆڤەر يا راستي زحمت ام بزانين چونكي ديسا هەگەر هاتو يعني اف فاكسينه كاريجر بدن بريجا نوت الصدى ام توقعت كان احتمال 2 سال 3 سال كورونا نمي مثلا هەگەر بينم يعني كم تربيتنش نوت الصدى معنوي او ام محتاج بين هر سال ام جرعكش في فاكسيني بدينا خلكي جبو برجريا وان تجي فيروس كورونا لأسبيلم يعني جالك فاكتور ديت ده فاكتورك مثلا أو كا ام دي شوشم بنجريا كوميتشي كان بريكا فاكسين دانا باشترين جمارة خلكي يعني هيك مثلا فاكسين من نوت صديجي كاريجر بيدن بس هيك اس نشم في فاكسين بجاهد ما بترش حفتي صدي خلكي ولاتي خو اس نشم جهه ما مرحله هيرد اميونيتي نوصايا انجيا برجريا كومي مثلا فيغا في عندي بري خدينا افلنجا زاروكان ام تزانين كوتانو كنهات يبن بركرن مناوصايا مع العلم ما فاكسينا كي هيجبو افلنجا زاروكان صارت احتمال هذا 26 صار فاكسين معي جبرتش يمكن همي دولات تشين وتقارن في فاكسين بدنا خلكي هميه ويا دويجي خالق ديا جرينك او جلك شوان كي صار في افلنجا زاروكا هاي شنيشان دف بينابن تقريبا نطلع صادت شنيشان دف بينابن بنا اجر هندي يكون هنا ديتكت كرن مشكله قد يجي فيروس كورونا بنجي صاد احتمال شنيشان دف ديار نبن افش بيت اجر هندكو كارتيك نبكتن برجريا كومي بريكا فاكسيني لو اسبينم يعني احتمال برايا من دي كورونا بنتنا في مجتمع بشري دمنه بلان فاكسينەکە تقریبا وای لێ دەکا کە هیچ نەبێت دووبارە بەخۆشی بژینەوە و هاتو چۆ ئاسانتر بێ و تۆش بتوانانی سەرێک بیتەوە نیە
بله احتمالك هاي يعني هيك خو فاكسين فيروس كورونا بمبرجنا كتن بيت اجر هندي كل واز بكتن يعني مثلا هيك ازمه فاكسين واجد بيتن احتمال از دي سنه تشبه فيروس كورونا بيتن كو ايش مس فيكتور بيتن ونجي هي مرحله كنت بيجن متقدمه ايش بله دکتۆر جەگەر جاسم پرۆفسۆری یاریدەدەر و پزیشکی پسپۆڕی بواری پەتازانی زۆر سپاس کە لە کۆلەرادۆ لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕاستە خۆ لەگەڵمانە بووی میوانێکی ڕۆحسووک و زۆر دەم بەخەندە و خۆشحاڵ بووین کە لەگەڵتا بوو. زۆر سپاس دکتۆر سڵاو بۆ سڵاو بۆ دکتۆر کوچەر دکتۆر کەوچەر تۆش بە هەمان شێوە زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانە بووی دەمەوێت ئەگەر لەبەرەوەی کاتم زۆر کەمەوە و هاوکارانم هەر پێم دەڵێن تەواو بوو بەس قسەکانتانەوە خۆش بوو حەزم لێ نەبوو پێتان بڕم پەیامی کۆتایی وڵا پامی کۆتایی وەکو باسم کرد گرنگترین شت ئەوەیە هاوڵاتیان پابندن بە ڕێنمایەکان و ئینشاءڵڵا گەشتبیرین لە کۆتایی 2021 ئەوڕاستی 2022 بە تەواوی وەکو باسم کرد حجمی ئەم نەخۆشی ئەم پەتایە بچوو بێتەوە ئینشاءڵڵا ژیان ئاسایی دەبێتەوە و بە پشتبەستن بەم تەکنۆلۆژیای نوێی دۆزینەوەی ئەم ڤاکسینە و هەمومان دڵخۆش گەشتبوونیەکەتم زۆر پێخۆش بوو زۆر سپاس تاکیدم هەموو بینەرانی خۆشەویستیش بە هەمان شێوە گەژمی بوون دکتۆر کۆچەر زۆر سپاس بۆ ئەو زانیاریانی کە تۆ بە ئێمە بەخشی خۆشەویستان دووبارە و سێبارە دەڵێنەوە با خۆمان بپارێزین بۆ ئەوەی بگەینە ئەو ڕۆژەی کە کۆڕۆنا لە جیهاندا بەری لێتە سک دەکرێتەوە و ڤاکسینەکە بە سەرکەوتووی دەگاتە هەموو لایەکتان هەر تەندروست بن.